تەکنۆلۆژیای یارمەتی دەریانە بێ ئەوان لەوەی کە هەندێک لە مکالەمە بێ تەلەفۆنکردن بێ یان لە فەیسبووکۆ بێ یان خەبەرێک بێ یا شتێک کە ئەوان یەکێگەگرن بۆ تەحقیق هەرەوەندە لێ ناپرسن تۆ چیت و کوڕژیت و چیەکەیت و چ کتێبێک خوێن ئەنجاڵی چێ ئەناسی لە مۆبایلەکەی چیتری فرێندە دوای ئەڵێمە چۆن ناسی ئەوە چۆن ناسی بەسیترین زانیاری ئەبێ بە یارمەتی دەرێکی تری ئەو ئەم زانیارەی نەئەزانی ئەگەر تۆ نەدوتە هەر بڵێ نازانم کورد دەڵێ نازانم ڕەحەتی جانم لەسەر نازانم لێت دەن باشترە وەک لەوەی لەسەر ئەوە لێت دەن بڵێن ئەمە خۆی چێ ماڵی لەکوێیە چەند ڕەوتە یا چەند تەنزیمی دەولەیە جیهادیە فڵانیە ئەوەی کە ئەوان دروستیەکەن تۆ لەسەر نازانمەکە لێ درێ باشترە وەک لەوەی لەسەر ئەم ناوان چکەم ناوانە کە نایەن ناسی هەزار جار بڵێ نایناسم ئەو بڕوا بە تۆ ناکە چکۆڵە فرێندی تۆیە تۆ نامەتان گۆڕیوێتەوە لەو نامەکار جەژنە پیرۆزەیەکیش بووە لەبەرەوە ئەو حساب بۆ ئەو ناکە بۆشم جێڕانەوە جارێک گوتم برایکی بەڕێزمانە بوو کاکە نوەر خەڵکی هەولێر ئەوەندە پیاوچاک و بە ڕۆژوە بوو شەو نوێژە عیبادەت و دەمپاک و هەر کەسێک پێگەیشت و سلام عەلەیکم کاکە نوەر خوا ڕەحم پێ بکات خوا دوعام بۆ بکە نای خوا مێنا دوعام بۆ بکە بڵێ باش ئەویژەی نووسین کاک فڵان کەس دوایی بەربانگی ئەشکان ئەوە قایمەکەی دانا خوای ڕەحم بە کاک فڵان بکەی بە کاک فڵان بکەی خوای ڕەحم بە کاک فڵان بکەی وەڵا ئەم هەموو کاک فڵانانە لە پڕێکە وەختێکی زانی پارتی گرتی پارتی گرتیان و کۆمەڵە ناوی لەلایە ئەمانە چینە مناوانە وڵا دوعایان لۆ دەکە یەکە لە پوتێکی پارتی چۆنە ماچە بمێشکە خۆی لە عیبادەت نازانێ و لە قەدری دوعا نازانێ یاڵە چێ هەڵە خەڵەتێنی دوعا بۆ چیەکە ئێمە هەمووی تەنزیمی ئەمانە هەموو مەسئولی لەمانە ئەم ناوانە هەمووی تەنزیمن تەنزیمی چین تەنزیمی دەولەن بۆ نمونە هەرچی ئەو زەمانە هەرچی شتێ بێ پێش تەنزیمی دەولەیان و قاعیدێ پێش قاعیدیان و تالیبانە پێش تالیبانیان و ئیخوان موسلیمینە پێش ئەویان و سەر بە ئێرانە سەر بە تورانە ئەیتر هەر ڕۆژەی مۆدێلێک و لە هەر ناوچەیەکیش لە سعودیە بتگرن لەڵە سەر بە ئێرانە لە ئێران بتگرن لەڵە سەر بە سعودیە بە هەر حاڵ ئەم پیاوە بەڕێزە 6 مانگ گرتیان هەر لەسەر و دوای سەیریان کرد بابە هەر هیچ شتێکی تر نازانێ غەیری ئەم دوعاکردنە لەبەرەوە تۆ نازانمەکەت باشترە ئەم دەستگا ئەمنیانە وا ئەکەن کە متمانەمان بە یەکتری نەمێنێ مەسەڵ مراقبەکردنی تەلەفۆنی من یا فەیسبووکی من شتێکی زۆر بەسیط و ئاسانە هەر وڵاتێک بیکە نەرویج بیکە و بیداتەوە بە پارتی وێچێتی یا خۆیان هەیەن بێ تەواو ئەو متابعەیە وا کاتەوە کە من قسەم لەگەڵ چێکرد بڵێ سەلام عەلەیکم وەڵا براو کتێبانە بخوێنیتەوە باشە و کتێبە توانی لە کاک فڵان کەس زۆر بگری تەواو تۆ ئەگرن نەڵێن کاک فڵان کەس چێ ئێڵێ من نایناسم بەس کاک فڵان کەس ئەو کاتە ئەو عنوانەکەی دا بە من ئەنجا کە تۆ وا ئەزانی ئەڵێ نا ئەو مەسەلەن گوێی لە مکالەمەکە گرتو یا لە تەلەفۆنەکە یا لە فەیسبووکەکەەوە هاتۆ شتێکی مەسەلەن وەرگرتو ئەو بەم معلوماتیان نایە ئەزانێ بەڵام وا لە تۆ ئەکا کە ڕەفیقی خۆت لە تەنیشتت پێیوتی بی اینجا منعاتیشی نییە ئەو پێشە دەڵێڵێ برا خۆ ئێمە گەرەوە خۆتان خەبەر نێنن ئێمە نازانین ئێمە خۆ لە چۆ خۆ غەیب نازانین ئەم جارە تۆ وا ئەەکەی کە بەرت ئەداتەوە تۆ وا ئەزانی فڵان و فڵان بوون گومانە دەڕاتە سەر یەکێکیان کە بە جورئەترە لە قسەکردناڵێ بابەوە گەر پشتی نەبووە چۆن نەیتوانی ئەوە دیفاع وردە وردە ئەم بەدگومانیێوە لێکەم منعەزی لەبی هەر خۆتەمێنیت کەوابوو یەکەم نوقتەی سەرەکی ئەوەیە وا نەزانین دەستگا ئەمنیەکان هەموو شتێک گەزانن دەربارەی تو وا نەزانی هەموو شتێک گەزانن دەربارەی ئێمە ڕەوتەکە و ئیشکردنمان ئەوانە زۆر لە غەشیمترن ئەگەر وا وایە ئەمریکای توانی 52 محاولەی کەشف کرد کە هەوڵیاندا بۆی بچن اختراقی ئەجهیزەکانی بکەنەوە بەڵام 11 سەپتەمبەریشان پێیان ڕانەگیرە لەگەڵەوەشە کە خەبەریشان درایە کە تیار لە ئاسمانە هەیە نیازی شتی خراپی هەیە هەر ناتوانرێت چکە لەو کاتێ وەکو کۆندەلیسا ڕای زووتی 407 تیارە بە ئاسمانە بوو کامیان بگرین کامیان بێنینە خوارەوە لەبەرەوە نەزانی ئەوانیش ئەوەندە بێ ئیشن دانیشتون بەس مراقبەی هی من و تۆکەن 20 کەس 30 کەسەکەن ئەوە ڕاتبیان لەسەر هەزاران کەسە یەکەمم نقطەیە لاتان جەوهەری وێ کە دەستگا ئەمنیەکانن وامان لێ ئەەکەن بەدگومان بین لە یەکتری دڕدۆنگ بین جێشب هەبین لە لای یەکتری ئەوە یەکەم نقطە لە لا دوات دووهەم کاروباری ئێمە ئیشی ئێمەوە نیە خۆ تفەنگمان هەڵنەگرتو بە ڕووی پارتی وێچێتی ڕخنیان لێگرین و ئەڵێن ڕێفراندۆم درۆی و فشێ و چاواشەکاری لا یەکێتی ئەڵێن مجریم و حاقیدن بەرامبەر بە ئیسلامەکەمان و بریندارمانێ مەیتمان هەیە خەڵکمان هەیە لەلایەن زیندە بە چاڵیان کردو لەژێر تەعزیبیان نەمردووە مانەوە ناوەکانیان بزانین چین
ئەمانە بزانین لەکوێ دفن کراوە لای پارتی خەڵکێکمانەیە گیراونەوە هەمووی 14 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵیان تەواو کرد ئێ نابێ بزانیم ئەم وڵاتە لا قانونیەکەی بەرەبێ ئەم میزاجە بەڵێ